لە هەرکوێکەکان دواتنی سڵاوی مەتانەبێ بینەدانی شارپرێز گرانبوونی نرخی کاڵا و شتومەک لەسەر هاوڵاتیان تەنانەت نرخی ئارد لە پێشتردا و لە ئێستاشدا گرانبوونی نرخی بەنزین و غاز و گاز لە هەمان کاتدا لەسەر هاوڵاتیانی هەرێم هەروەها ناڕزایی هاوڵاتیان لەگەڵ ئەمەشدا ناڕزایی مامۆستایانی گرێبەست کە داوای کردن بە هەمیشەییان ئەکەن بەڵام لەگەڵ ئەمانشدا حکوومەت بێباکە لە داواکاری هاوڵاتیان و مامۆستایانی گرێبەستیش. گفتوگۆی ئەم مژارە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر شرک و هەمە ئەمین مامۆستای زانکۆ. کاک دکتۆر سڵاوت لێ بێت بەخێر بیت. بەردەوام پێش هەموو هەڵبژاردنێک کۆمەڵێک بەڵێنی باق و بریق بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە درێت، بەڵام لە دوای هەڵبژاردنەکان ئەوە ئەبینین ئەوە 10 ڕۆژی بەسەراتێنە پەڕیوە مامۆستانی گرێبەست دێنە سەر شەقام، شۆفێری پاسەکانی هەڵی ناوشاری سلێمانی دێنە سەر شەقام و لە هەمان کاتدا دوێنێ لە شاری هەولێر خاوەن نانەخواون و سەمۆخانەکان گردبوونان ئەنجامدا و بەڵام حکوومەت بێباکە لە ئاست هەموو ئەم داواکاری هاوڵاتیاندا. لە ڕاستیە ئەم دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە هەڵبەتە دەسەڵاتەکە بە هیچ جۆرە لە خەمی خەڵکانیە. حکوومەت دەتوانم بڵێم ڕەمزی ئەم دەسەڵاتە ستەمکارەیە و حکوومەتێکی تەواو شکست خوارد و فاشلیشە و ئەمە نەیانشاردێتەوە خۆیان وتویانە ئێمە لە پێش هەڵبژاردنە جۆرێکین ئەوەی کە خۆیان ناوێت نابوو تای هەڵبژاردنیان بەرز دەبێتەوە و بۆ ئەوەی کە تەبەن بە تایبەتی پارتی وێشێتی هەڵبەتە هێز و وزەیمانەوە لە یەکتری وەرەگرن هەر ناوەناوە با بڵین جۆرێک لە گوتاری شەڕەنگێزی و جۆرێک لە گوتاری توموتیش فڕێنە ناو کۆمەلگاوە کە ئەمە بە بڕای من ڕێگوڕوشەکەی بۆ 1964 بەرەو سەرەوە ئەگەڕێتەوە کە بە معنایەکی تر جەلالی و مەلایی کە بەردەوام لە مەزەر دەکرێتەوە بە میتۆدی تازە بە شێوازی سەردەمیانە. ئەمانە ئەخەنە ناو بازاڕەوە و لە کاتی هەڵبژاردنەکانە هەم شەڕەشی دەرونی لەگەڵ خەڵکاکەن هەم کۆمەڵێک بەڵێن بە خەڵکەدەن و دوای هەڵبژاردن کە خۆکو خۆیان ئەڵێن تای هەڵبژاردنەکان نزبێتەوە ئەسنەوە سەر ڕێژکە ئەسلەکەی خۆیان، یعنی ڕێژکەی ئەسڵی دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئەمەیە کە باشی بە خەڵک نییە، باشی بە میلەت نییە. بە بڕای من ئەوەندەی لە خەمی ئەو عایلە و بنەماڵە سیاسیانەیە کە دەسەڵاتەکەیان پێکهێناوە بە هیچ جۆرێک لە خەمی خەڵکانیە. هەر بۆیەشە بینیت لە سەردەمی هەڵبژاردنە بەو جۆرن و دوای هەڵبژاردنیش وەکو خۆیان ئەڵێن ئەستنەوە سەر ڕێژکە ئەسلەکەی خۆیان کە ئەمڕۆ بینیمان ئەوە تا وەفدی پارتی هاتووە و تایبەتی لەگەڵ یەکێتی یەکەم تەرەف کۆ بۆتەوە و ئەیانەوێ دیسان بە هەمان شێوازی جاران بڕۆنەوە لە بری شەڕی خاک و خەڵک و بودجە و پێشمەرگە بکەن ئەچن شەڕی پۆستەکەن لە بەغدا. بەڵێ دکتۆر چارەسەرکردنی ئەم گرفت و داواکاریانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە خۆی لە شتی سەرەتاییە ئەبینێتەوە ئەمەندە قورسە حکوومەت نەتوانە چارەسەری کات ئەگەر بکرێت وەکو بانگەشەی هەڵبژاردنیش بۆ لایەنێکی خۆیانی بەکاربێنن ئەتواننەوە بکەن. بێگومان ئەتوانن، ینی ئەم دەسەڵاتی کە ئێستا لە هەرێما هەیە ئەمە 30 ساڵە، ینی 30 ساڵە لەسەر حکومە 30 ساڵ تەمەنێکە لە ڕاستیە و داهاتیش بە هەموو پێوانەکان کە ئێستا نەوت بەرزترین نرخی خۆی لە ئێستادا تۆمارەکە کە نزیک بۆتەوە لە $85. ئەمە ئەگەر ڕۆژانە 500,000 بەرمیلیش هاورد دەکەن هەر ئەمەیان بۆ حساب کە سەر و ملیارێک دۆلارەکە جگەر لە ڕسومات و باج و خاڵستنیەکان و پێم وایە لەوان نەماوە ئینسان ڕقم حسابکە. ینی بە بڕای من ئەگەر بین دانیشین ڕقەمی پارەکانی هەرێمی کوردستان حسابکەین ڕەنگە جۆرێک خۆمان خەڵەتێن یا فێڵە خۆمان بکەین. هەرێمی کوردستان بە دڵنیایی بەشی ئەوە داهاتی هەیە کە بە هیچ جۆرێ ئەم دۆخەی ئێستا بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نێ، بەڵام نایکەن لەبەرەوەی گەندەڵێکی بە بەرنامە لە ناو ئیدارەدانی داهاتا هەیە و هەروەها پێشیان وایە بۆیان نەچێتە سەر و ئەوان بای ئەوە با بڵین منتەمی و لایەنگری خۆیانیان هەیە کە بەم شێوازە جەردەیە حکومڕانەکەیان بەردەوام بکەن. ناردنی 2 ملیار لەلایەن بەغاوە کاتێکی دیاریکراوی هەیە و ئەوترێت تا سەری ساڵە لە ئەنجامی ڕێگنەکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا بۆ داهاتوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دۆخی ژیانیان بەچیەکات. بێگومان ئەوە کە وەکو جەنابی شاماژە پێکردووە و پێی یاسا بە تایبەتی یاسای موازنەش و هەروە لەو ڕۆژانەی پێشوشا وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی یابوو کە گرنتی تا سەری ساڵەکەن. بێگومان ئەگەر بم دۆخە بڕوات ئەوە چاوەڕێی ژیانێکی ئەستەمتر بۆ خەڵکی کوردستانەکرێ، بەڵام ئەگەر دەستێکی ئەمین هەبێ لە هەرێمی کوردستانەوە تەنیشتی شێوە فشاری بەردەوام هەبێ ئەو کاتە ڕەنگە بە جۆرێکی تر بێ، بەڵام بە پێی ئەوەی کە ئینسان خوێندنەوە ئەکا
ڕۆژ بە ڕۆژ ژیانی خەڵک بەرەو قورس دەڕوا لە هەرێمی کوردستاندا. سەبارەت بە دەنگدان و ئەو ڕێژە زۆرەی بایکۆتی هەڵبژاردن ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین تەبان لە عێراقیشە بایکۆتی هەڵبژاردن هەبووە بەڵام لە هەرێمی کوردستانە ڕێژەیەکی زۆر بایکۆتی هەڵبژاردننی کردو و ئەوەش کە چۆ بۆ هەڵبژاردن دەنگەکەی ینی بە ڕێژەیەک سووتێنراوە دەنگی نەداوە یان دەنگەکەی سووتێنراوە. ئەمە نابێتە پەیامێک بۆ لایەنە سیاسیەکانیان بۆ حکوومەت کە چاوێک بە کارەکانیان نەبخشێنەوە و کارەکانیان بەرەو باشتر بەرن. تاکە ئەم دەسەڵاتە کە دوو هێزی سەرەکی پێکێنەری و هەندێک هێزی تریشان لەگەڵایەکە بەڕای من نەیانتوانیوە بە هیچ جۆریە بن بە فشار بۆ سەر ئەم دوو هێزە سەرەکیە لە ناو حکوومەتە هیچ وانە و پندێکیان لە ڕابردووە نەگرتووە هەر بۆ خۆی بە شێوەیەکی گشتی ئەوە هەیە لەسەر ئێمە کە ئێمە وانە لە مێژوو وەرناگرین ینی هەمیشە لە دوای ڕووداوەکان ئەڵین دەبووە مام کردایە ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانایە بە بڕوای من هەرگیز وانە لەم شانەوە ناگرێت و ئەو پێی وایە ڕژمارێکی زۆر هێزی ئەمنی و هێزی سەربازی هەیە کە ئەم جارە خۆشبەختانە نزیکەی 140 ئەو هێزە ئەمنی و سەربازیانش دەنگیان ناوە پێیان کە بۆ چوونی من ئەتوانم بڵێم ئەمە ئەی سلمێنێک کە ئەوانە هێزی خەڵکن و هەمیشە یانەوێت لەبەرەی خەڵکا بن ڕەنگە مەجموعەیەک مەسئول و فەرماندە کە منتەمین بۆ بنەماڵە و خێزانە سیاسەکانی ناو دەسەڵات و بۆ لایەن بۆ دروست کراوە لە ڕێی بەرژەوەندی شخصیەوە بیانێ بە زۆر ئەم هێزانە بەکاربێنن بەڵام ئەوەش دەرکە و خۆشبەختانە هێزەکە خۆی بۆ وەکو هێزی خەڵک وێ ناکرد ئەو ڕێژە زۆرەی بایکۆت لە ناو دەنگانی تایبەتیشە هەبوو بەگشتی بایکۆتەکە هەم و دەنگ سووتاندنەکان لە ناو هێزی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتیە پەیامێکە بۆ ئەوەی کە خەڵک ئەم مۆدێل لە حکومڕانیی بەدڵ نییە و ڕەتی دەکاتەوە و نەخێرێکی زۆر بەهێزیاندا بە گوێیشێ ئەم دەسەڵاتە کە ئەوان چیتر بێزار بوون لەم مۆدێلە و بە دوای بەدیلێکی ڕاستەقینە ئەگەڕن. چاوەڕە دەکرێت شەپۆلێکی دیکەی خۆپشاندانەکان هەرێمی کوردستان بگرێتەوە؟ ژیان بەم جۆرە بڕاتوە پێی ئەوەی کە ئەم دوێنێش و ئەم ڕۆژ و لە منتیقەی دووهۆکووانەش ئەگەر باڵانە چوبێتم لە هەندێک شوێن شۆفێران هاتیبوونە سەر جادە و بۆ ماوەیەکی کاتی شەقامەکانیان بەستە بوو و لە هەولێر لە شوێنەکانی تر وە مامۆسایانی وانەبێژ مامۆسایانی گرێبەست هەموو شیون تۆژەکان تۆ بێنە بەرچاوی خاننشینی یعنی بە ئێستاشەوە ئێشتا هەڵانە چوبێتم موشەکانیان تاوا نەبووە لە پڕڵێت تەمیلی بانک وەستاوە یعنی ئەوە بینید نرخی غاز و بەنزین و نەوتی سپی و ئارد و هەموو جۆرە پێداویستیەکان یعنی هەموو جۆرە خۆراک و پێداویستیەک نرخەکەی گران بووە بێگومان بەم جۆرە ئەگەری ئەوە هەیە کە ناڕەزایەتەکان سەر هەڵبەنەوە و بە تایبەتیش کە حکوومەت نەیتوانیوە دڵنیایی بدا بە هاوڵاتیان چ لە ڕووی موشەکانیانەوە چ لە ڕووی بەردەوامی دابشکردنی موچەوە چ لە ڕووی چاودێریکردنی بازارەوە ینی ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە لە ڕاستیدا بە هیچ جۆرێک ناتوانێت کۆنتترۆلی بازارکە ینی بە بڕای من ینی ئایبەیەکی گەورەیە شەرمەزاریە وڵاتێک خۆی نەوتی هەبێ پاڵاوگەی هەبێ بەڵام نرخی سوتەمەنی بەم جۆرە بێ ئەوە ئەبینین لە کەرکووک و لە بەغاو لە وەسەط و لە جنوبی عراق نرخی سوتەمەنی چۆن ئەم وڵاتە وڵاتێکی نەوتیە خۆ وڵاتێک نییە وڵاتێکی نەوتی نەبێ لە دەرەوە سوتەمەنی هاوردەکە بە دڵنیایی ناڕەزایەتی سەرهەڵەداتەوە و مانگرتن و شێوازەکانی تری خەباتی مەدەنیش چونکە هەمیشە لە زوڵم و زۆرە ئینسان لە بەدی لەکات خۆپشاندان تەنها چاوەڕە دەکرێت شاری سلێمانی دەوروبەری بگرێتەوە کە زۆرینی دەنگە ناڕزیەکان لە ساڵانی ڕابردووە لەم شارەیە بوون یاخود چاوەڕە دەکرێت بۆ ئەم جارە شارەکانی هەولێر دوهۆک ئەوانش بگرێتەوە بێگومانە پێویستی بە ڕێخستنە و پێویستی بە قیادەکردنە و هەمیشە منتیقەی دوهۆک و هەولێر و هەموو ناوچەکانی کوردستان سەلماندویانە کە ئەم دەسەڵاتە ڕەت دەکەنەوە بۆیە ئومێ دەکەم خەڵک بە یەکگرتووی ئیسیفادەی لە ڕابردوو کرد دەبێت بە یەکگرتووی و بە گوتارێکی یەکگرتوو وەکو چۆن لە چەند ڕۆژی ڕابردووە مەسەلا بۆ زیندانیانی بادینان هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە دەرەوە گرتبوونەوە کراوە لە دوێنێ ئەتوانم بڵێم هەم لە سلێمانی هەولێر و هەندێک منتیقەی دوهۆشیش تا ڕادەیەک جۆرێک لە هاو ئاهەنگی هەبوو لە ئەوەی کە لەسەر جادە شۆفێران ئۆتۆمبیلیان کوژان تۆ یاخود مامۆسایانی وانەبێژ هەم لە هەولێر و لە سلێمانی ئەم یەکگرتوویە گرنگە هەبێت لەبەرەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە
کار لەسەر پەرتکە و زاڵبە ئەکا یعنی چین و توێژەکانی کردووە بە گژ یەکتریا شارەکانی کردووە بە گژ یەکتریا کە ئەم مۆدێلە ناشرینە لە سەردەمی بەعسەوە هەبووە بەعز نەیتوانی بە تەواوەتی بەرجەستەی کا بە بڕای من دەسەڵاتی کوردی پارتی وێچێتی ئەو شێوازەی بەعسیان تەواو کرد کە لەوەی هەم چین و توێژەکان هەم شارەکانیان کردووە بە گژ یەکتریا بۆیە من داواکەم لە ڕاستیە لە هەموو شوێنەکانی کوردستانەوە وەکو چۆن لە کاتی دەنگدانە نەخێرێکیاندا بە گوێی دەسەڵاتە ئاوا بە یەکگرتووی بە شێوازێکی تازە مەدەنیانە دوور لە هەموو تۆم و توژیەک خەڵک بەو یەکگرتووە داوای مافی خۆی کا دڵنیام ئەنجامی دەبێت هەرچەندە دەسەڵات هەمیشە کار وەکوتم لەسەر پەردەوازەکردنەکە و کار لەسەر سارکردنەوە و بێئومێدکردنی شەکات مەسەلا ئەمڕۆ وەزیری سامانە سروشتەکان ئەڵە گوایە لە چەند ڕۆژی ئایندا نرخی بنزین هەرزانە بێت و ئەماکەین و ئەوواکەین لەگەڵ بەغدا ڕێکەوتنەکەین کە ئەمە بەڕاستی پەیوەندی بە ڕێکەوتنی بەغدا و هەرێمەوە نییە لە هەرێم دووسێ پاڵاوگە هەیە لە کار هەیە لە بازیان هەیە لە شوێنی تر پاڵاوگە هەیە وان پاڵاوگانە قۆڵە کراون بە کۆمپانیای حیزبی کۆمپانیەکانی پارتی وێچێتی ئەشخاصی ناو پارتی وێچێتی یعنی ناکرێت تۆ چاوەڕێی ئەوەکەی بەغا چەند لیتر نەوتی سپی بۆ نێرێ یا چەند لیتر بنزینی بۆ نێرێ ئەمە ئەو پەڕی ئیفلاس و شکستی ئەم کابینەیە لە هەرێمی کوردستانە بۆیە وەکو وتراویشە هەموو شتێک ئەگەر لە باریشیا بپسێت ئەوە زوڵم لە ئەستوریا بێگومان هەموو ئەمانە ئەبنە هۆی ئەوەی کە ناڕەزایەتی بەردەوام بێت کە من دیسانی ئەڵێمەوە داواکارم بە یەکگرتوویی یەکگوتاری و ئەو پەڕی ناتۆم و توژی چکە دەسەڵات لە کار لەسەر بە دوژمنکردنی یەکتری چین توێژەکان و پەرتکە و زاڵواکە لە هەرێمی کوردستانە دکتۆر تا چۆن گرنگە دەنگە ناڕازیەکان هەمووی کۆ بکرێتەوە و کەسێک یان گروپێک ڕابەرایەتیان بکە بۆی دەنگەکانیان پەرتەوازە نەبێت وە خۆپشاندانەکانیان بەلا ڕێدا نەبرێت وەک بینیمان لە ساڵانی ڕابردووە کە خۆپشاندان ئەنجامەدرا بە بەردگرتنە بارەگایەک ئەوانیش کە وەڵامی خۆپشاندەرانیان ئەیایەوە تەقەیان بەسەرا ئەکردن چەند کەسێک برینارە بوون و خۆپشاندانەکە کۆتایی پێهات چی بکرێت بۆ ئەوەی کە کەسێک یان گروپێک ڕابەرایەتیان بکات و نەگات بۆ دۆخە گومان لە هەموو دنیاوایە لە ئەزمموی چەند ساڵی ڕابردووی وڵاتان و شۆڕشەکانی بەهاری عەرەبی ژۆمان پێڵێت و لە هەرێمی کوردستانی چ لە ڕاستیە چ لە سەردەمی ڕاپەڕینە چ لە سەردەمی پێش ڕاپەڕینە هەموو ئەم ناڕەزایەتیانە جا لە خەباتی مەدەنیا بێ لە خەباتی چەکداریا بێ کە لە کورد بە درێژایی سەردەمی پێش ڕاپەڕین دژی زۆڵم و زۆری بەعس کردوێتی پێویستی بە ڕێخستن هەیە و پێویستی بە قیادەکردن هەیە بۆیە زۆر گرنگە لە بەگشتی ئۆپۆسیۆنم کاراناکە یاخود گروپی دەرەوەی ئۆپۆسیۆن جار نەقابەکان بێ و سندیکاکان بێ خەڵکی بێک بکو چۆن لە بەغا بینیمان لە کاتی حکوومەتەکەیان ناچار کرد دەست دەکات کێشێتەوە عادل عەبدولمەهدی و دواتر کازمیاتە سەرکار کۆمەڵە گەنج بوون کە خۆیان ڕێخست بوو بە هەمان شێوە لە میسر بۆیە پێویستی بەوە هەیە قیادە بکرێ و ڕێک بخرێ و ناڕەزایەتیەکان ئامانجی بۆ دیاری بکرێت و کات مانەوەی سەر شەقامەکان و شێوازی بەڕێوەبردنەکەی ڕێخستنێکی پێوە دیار بێت و ئەم ڕێخستنە هەم فشارێکی گەورە ئابێ هەم دەسەڵات ڕاستڵەچێنێ و هەم دەسەڵات ناچارەکە مل بۆ داواکانی خۆپشاندان بە من بۆ خۆم بە هیچ جۆرە لەگەڵ مەسەلەی سووتان و ئەو بابەتانی نیم کە دڵنیام هەموو ئەمانش پەرچەکردداری خەڵکی خێر لە خۆنەدی و جیرفان بەتاڵ و بێکاری ئەم وڵاتەیە لە بەرامبەر ئەو دەسەڵاتەی کە دەسەڵاتێکی ستەمکارە دەسەڵاتێکی جەردەییە و حکوومەت و بیناکانیشی بوون بە ڕەمزێکی ستەمکاری بۆ پەردەپۆشکردنی ستەمی ئەم دەسەڵاتە بۆیە لای بەڕاستی خەڵک ئەگەر لە ڕابردووە ئەوەشی کردبێ ئەوە پەرچەکرددارێک بۆ لە بەرامبەر ستەمی دەسەڵاتە سەبارەت بە مامۆستانی وانەبێژ کە پەروەردە خۆی دان بۆوە دادانێت مامۆستانی وانەبێژ کە گرنگن بۆ پرۆسەی پەروەردە و بە تایبەت پەروەردەکانی دەرەوەی شار کە ئەوان پەروەردەی دەرەوەی شاریان ڕاگرتووە پێداویستیەکانیان پڕ کردوێتەوە بەڕێزیشان وەک ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە بەردەوام بینراوەن لەناو خۆپشاندانەکانی مامۆستانی وانەبێژە چیتان هەیە بۆ مامۆستانی وانەبێژ و بۆ خۆپشاندانەکانیان من چ لە کاتی پەرلەمانتاریەوە چ لە ئێستاشا لەگەڵیان نبووم لە کاتی پەرلەمانتاریە چ لە خۆپشاندانەکانیانە چ لە ئەوەی کە یادداشتەکانیان بگەێنمە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە و دوێنێش لە ناوێنە بەشداری
ئۆپشاندانە و گردبوونەکانم کردو پشتیوانی شانەکەم وە بە پێی و ئامارانەشی کە هەیە نزیکەی 120 بۆشایەکانی کەرتی پەروەردەیان پڕکردوێتەوە بە تایبەتی لە ناوچەکانی دەرەوەی ناوەندی شارەکانە کامە ئەرشێکی قورس و ئەرشێکی پیرۆزە هاوشانی هەموو مامۆسایان تر گرتویان تا ئەستۆ بۆیە حکوومەت دەبێت پلانی هەبێ و دەبێت دایان بمەزرێنێت. یەکێک لە مشکلە هەرە گەورەکانی ئەم حکوومەتە کە سیمایەکی گەندەڵیە هەم بۆ ئەم کابینەیە هەم بۆ کابینەکانی پێشوش لە 2014ەوە پرۆژه یاسای بودجە نەماوە. لە 2014ەوە هیچ کابینەیەک پرۆژه یاسای بودجەی نەبردوتە پەرلەمانی کوردستانەوە بۆی بزانێت داهات چۆنە خەرجی چۆنە و میلاکاتیش چییە و چۆن ڕێکەکرێتەوە چۆن ناو پرۆژه یاسای بودجە لە پاڵ مەسەلەی پرۆژەکان و داهات و خەرجیەوە میلاکاتیش دەگەڕێتەوە ئەو کاتە بڕیاری دامەزاندن دەرێت. یعنی ئەمە یەکێکە لە سیماکانی گەندەڵی ئەم حکوومەتە فاشیلە و حکوومەتەکانی ڕابردوش بووە بە پێی هەموو پێوانەکان حکوومەت دەتوانێت ئەرکی شێتی بۆ پێی ئەو قسانشی خۆیان کەیان کرد لە مەسەلەی دۆزینەوەی هەلی کارە پێویستە ئەمانەدام مزدێنێت چونکە وەکوتمان بۆشایەکی گەوریان بۆ کەرتی پەروەردە پڕکردوێتەوە و زۆر مەحرومن لە مافەکانیان هەتاکو ئێستاکە. سپاس بۆ دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زانکۆ کە ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ لامان میوان بوو. سپاس بۆ ئێوە تا ئێستا بینەرمان بوون. کاتی خۆش.